کۆرۆنا لە کەرکووک پێیناوەتە قۆناغێکی مەترسیدارەوە. ماوەی چەند ڕۆژێکە توشبوون بە کۆرۆنا لە کەرکووک بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. خواستی دەستگا تەندروستیەکانە هەوڵاتیان خۆیان لەم شەپۆ لە نوێی ڤایرۆسی کۆرۆنا بپارێزن. اليومين الماضيين كركوك سجلت أعلى إصابات وهذا لە دوو ڕۆژی ڕابردوودا لە کەرکووک بەرزترین ئاستی توشبوون بە کۆرۆنا لە عێراق تۆمار کرا. بەپێی ئەو پشکنینانەی لە تاقیگەکانی کەرکووک ئەنجام دراون بۆ ئەو کەسانەی گومانی حاڵەتەکانیان لێکراوە، بەڵام تا ئێستا دڵنیانین ئەو حاڵەتانەی هەن ئۆمیکرۆن بن، چونکە لە تاقیگەکانمان هیچ ئامێرێکی تایبەت بە جیاکردنەوەی جۆرە نوێیەکەی کۆرۆنا نییە. هەموو تێستەکانمان ڕەوانەی بەغدا کردووە، بەڵام تا ئێستا وەڵام نەدراوینەتەوە. بەڕێوەبەری هۆبەی تەندروستی گشتی شارەکەش دەڵێت ئەوەی لە کەرکووک دەگوزارێت گەشتنی شەپۆلی چوارەمی ڤایرۆسی کۆرۆنایە بە شاری کەرکووک. پێشبینیەکرێت کە جۆرە تازەکەی ئۆمیکرۆن بێت کەوا ئێستاکە بڵاو بۆتەوە لە کەرکووک و لەوانەیە لە ماوەی ڕۆژانی داهاتوودا لە هەموو عێراقا بڵاو بێتەوە. ئەم جۆرە قابلیەتی ئەوەی هەیە کە زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە، یعنی لەگەل جۆرەکانی کە ئەو فەرقی هەیە کە زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە. دوایش ئێمە قوتابخانەکان کراوەیە ڕێژەی وەرگرتنی ڤاکسین زۆر کەمە لە پارێزگاکەمان، ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە شەپۆلی چوارەمی ئەم پەتایە دەست پێ بکە کە ئێمە پێشماوەیە زۆر پێشبینیمانە کرد ڕوو بدات. بە پێیامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق کەرکووک لە پێشەوەی هەموو پارێزگاکانی عێراقا لە ڕووی تەشەنەسەندی کۆرۆناوە فەرمانگەی تەندروستی شارەکەش هۆشداری دەداتە هاوڵاتیان لە پێناو خۆپاراستن ڤاکسینی دژ بە کۆرۆنا وەربگرن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.